هشتێک دەمێنینەوە هەتاکو ئەچینە ماڵەوە کە نزیکە تەقاوی دەبینەوە تەواو. من ئێستا لە بەردەمی بینەی پارێزگای سلێمانیم ژمارەیەک لە فەرمانبەرانی گرێبەست کە نزیکەی 10 ساڵە گرێبەست و تا ئێستا تعین نەکراون هاتوون و ناڕەزایەتی خۆیان هەیە. من ئەچمە لە یەکێک لەو فەرمانبەران ئەگەر فەرمیتە ئێرە خاتون ماوەی چەند ساڵە جەنابێ فەرمانبەری گرێبەستی. بەخێر بێن سەر چاو کەناڵەکەدانە خوا بەخێر بێ بەشکەوتو بن ئینشاڵڵا. من 2009 تا ئێستا گرێبەستم. تا ئێستا هیچ شتێک یعنی شمولمان ناکە هیچ شتێک نەهاتۆ بەلامانەوە تا لێمان بپرسێ بزانێ ئێمە ئەبین بە هەمیشەیی نابین بە هەمیشەیی کەس پرسیاری لێ نەکردوین. باشە ئێمە ئەم شتانە بین بۆ ڕێئاسە تازەی کەینەوە هەموو ساڵێک بینەوانێ. یعنی هیچ شتێکمان بۆ ناکرێت. داواکاری ئێوە چیە لێرەیە؟ داواکاری ئێمە بکرین بە هەمیشەیی و فەرمانبەری ئاسایی. هەڵوێستان چیە بێگە جوابتان نەدرێتەوە؟ وڵڵی ئینشاڵڵا بەشکم ئینشاڵڵا ئێمە ئەمەمان خۆی گەورەیە بجوابمان بدرێتەوە. باشە لە کاتێکگە تۆ نەکری بە هەمیشەیی مستەقبەلت چی دێت؟ هیچ شتێک دەمێنینەوە هەتاکو ئەچینە ماڵەوە کە نزیکە تەقاوی دەبینەوە تەواو. بۆ ماڵەوە هیچ شتێک شمولمان ناکە. دەستەکانی خۆش بێت بەڵێ ئەمە کای بینن ئەمە ژمارەیەک لەو گرێبەستانە کە ساڵانێکە لە ناو بوارە جیاوازەکانە کە دەوام دەکەن. خات و جاسڵاوتان لێبێ سڵاو لێبێ جەنابێت ماوەی چەندێکە گرێبەستی و لەکوێ دەوامەکەی؟ من 8 ساڵە گرێبەستم و لە نەخۆشخانەی هیوا داوامەکەم. باشە چیان پێوتون تا ئێستا چ بەڵێنێکیان پێیاون؟ وڵای ئەگەر بڵێم تۆ چەندێک بیستۆمی ژەرەوەنە یعنی بەڵێنەکان هەمی بێکردارن زیاتر مماتەڵەی کاتە کات بەڕێکردنە ینی خۆمە هەستی پێکەین. یعنی سە کەسێک وعدێکەیان ئێمە لە 2020 کە کاتێک یەکەم وەجبەکران بە هەمیشەی مامۆسایی وتیان وەزارەت بە وەزارەت دەست پێکەین ئەوە 4 ساڵە دەست پێ نەکراوە و هیچ ئەنجامیشی نەبووە. وعدەکان ناڕاست دەرچوون. هەڵوێستان چیە بێگە وەڵامتان نێنەوە؟ هەڵوێستی ئێمە چی ئەبێ؟ ئێمە مەدەنین ئەمە کەسانێکی سەربازی نیە هەڵوێستی ئێمە هەر ئەوەیە یا بێت دەوام نەکەی یا ئەبێ خۆپشاندام بکەی یعنی ئیشی ئێمە هەر ئەوەیە دوو پەیامە بڵاوێکەیتەوە و سەردانی بەشێک لە وەزارەتەکان و وەزیرەکانیش ماکەوتانانە ئێمە سکرتێری ئەنجومەنی وەزیرانمان بینیوە کراوەتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوە پار وعدیان پێیاین کە لە باوەی 15 ڕۆژ وەڵامێکی باشمان بنەوە بوو وەڵامەکە بە پێویست نەبوو هەر مماتەڵە بەکات کرا بەسەر ئێمە ینی احتراممانێ و ئێمە ڕێزمانێ بۆیان وانە بێشەکان کراون بە هەمیشەیی بچەکان لە ئەتوانم بڵێم لە ئێستا لە گرێبەستێکی دیبلۆم باشترە هێشتا ئێمە نەکراین بە هەمیشەیی یعنی تۆ ئەو کاتە هەڵوێستی کەمان نەبێ هەبێت ئینشاڵڵا. ئەگەر کات بگەڕێتەوە ئەخوێنیتەوە؟ ئەگەر ڕاستگۆ جوابەمەوە نەخێر خوێندن ڕاستە لایەنێکی معریفیە تۆ توانی بەدەل لە خوێندنی معریفە بەدەستبێنی ئەوە کە تۆ دەسەر جۆری ئەو ئایلەیە سەر جۆری خوێندنەوەی خۆت بەس بەڕاستی کاتێکی ئەوەندە ئەکوژی تەمەەن مەودانایە جارێکی بیکەیتەوە. دەستپاس بۆ بەڕێزەیە بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە گربوونەوەی فەرمانبەرانی گرێبەستە لە بەردەمی بینایی پارێزگای سلێمانی و بەرامبەر ئەوەی کاتا ئێستا دانەمەزراون ئەوەی دەبینرێت کە ژمارەیەک لەو فەرمانبەرانە لە شوێنە جیاوازەکان و لە فەرمانگە جیاوازەکان ئەمڕۆ هاتوونەتە بەردەمی بینایی پارێزگای سلێمانی داوای بە هەمیشەیی کردنیان دەکەن.